زیاتر لە 150 کارمەندی پاکەرەوە لە کۆیە و تەختەق دادگایان لە کۆمپانیاکەیان گرتووە چونکە ماوەی 4 مانگە 1 دینار موچەی پێ نەداون. هەڵەبجە بۆ سبەینێ بۆ بەڕێوەبردننی فیستیڤالەکەی ساز و ئامادەیە. لیژنەی ئەمنی پارێزگاش چەند ڕێنمایەکی دەرکردووە لەوانە بردنە ژوورەوەی چەک و دەمانچە هەروەها خواردنەوە کحولیەکانیشی بە هەموو شێوەیە قەدەغە کرد. سڵاوتان لێبێت. زیاتر لە 150 کرێکاری پاکەرەوە لە کۆیە و تەختەق کە کاریان پاکردنەوەیە لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکانی هەردوو قەزاکە بەدەست کۆمپانیاکەیان گیریان خواردووە. جگەلەوەی ماوەی 4 مانگە 1 دینار موچەی پێ نەداون، هیچ یەکێک لە کارمەندەکانیش تاکو ئێستا نازانن موچەی مانگانیان چەندە چونکە بە قسەی خۆیان موچەیەکیان پێوتون کەچی لەولا بەباسی موچەیەکی زیاتریان بۆ ئەکرێت. ئەمڕۆ ئەم کرێکارانە ناچار بوون هاواریان بردە لای یاسا و لە بەردەم دادگای کۆیە گرت بوونەوە چونکە دەشتی عەبدولقادر کە کرێکارێکی کۆمپانیاکەیە دەڵێت لە ماڵەوە پێمان ئەڵێن هەواڵی موچەتان چۆنە چییە کەی ئەدرێت ئەڵێ منیش ئەڵێم نازانین پێمان ئەڵێن کەواتە ئێوە بۆ ئیش ئەکەن و پارەوەرناگرن. لەسەر ئەم گرفتە پەیوەندیمان بە تەندروستی کۆیەوە کرد هاوکار عەلی وتەبێژی تەندروستی کۆیە پێیوتین لەسەر نەدانی موچەی کرێکارەکان ئێمە پێبژاردنمان بۆ کۆمپانیاکە دەرکردووە و لە دادگای کۆیەش سکاڵای یاساییمان لەسەر تۆمار کردووە. هەڵەبجە لە ئامادەکاریەکی سەردایە بۆ ئەوەی سبەینێ دەست بە فیستیڤاڵە بەناوبانگەکەی هەنار و پاییزەی بکات چونکە دەشزانن میوانێکی زۆر ڕوویان تێئەکات بۆیە سبەینەی کردە پشووی فەرمی و بە هەموو فەرمانبەرانی وتووە کارا و چالاک و کاراسان بن بۆ بەشداریکردنی بەرفراوانی هاوڵاتیان لەو بۆنە گرنگەدا. لیژنەی ئەمنی پارێزگاکەش 8 ڕێنمایی بۆ ئەو میوان و هاوڵاتیانە دەرکردووە لەوانەش نەبردنە ژوورەوەی چەک و دەمانچە و هەموو جۆرە خواردنەوەیەکی کحولیشی قەدەغە کردووە و نابێ کەسیش دڵی بڕەنجێ چونکە هەر کەسێک بەر لەوەی داخلی ناو فیستیڤالەکە بێت پێویستە بیپشکنن. دیمەنەکانی دوای نیوەڕۆی ئەمڕۆژ ئەوەمان بۆ دەرەخەن کە ئەو شوێنەی فیستیڤالەکەی هەڵەبجەی لێبەڕێوە ئەچێت جم و جۆڵێکی زۆری پێوە دیارە. بەشداربوانی ئامادەکار بەشداربووان ئامادەکاری ئەکەن بۆ ڕێخستنی دوکان و کەپرەکانیان. سەیفور ئەحمەد بەشداربوویە کە بۆ 1964 چۆنیەتی ناسینەوەی هەنارە بەناوبانگەکەی ساڵەخانی هەڵەبجە ئاشکرا ئەکات و ئەڵێت ئاگادار بن توێکڵەکەی سوور و ناسکا هیچ شکاوی و سوتاویەکیشی پێوە نییە. دانیشتوانی چەند گوندێکی قەزای پیرەمەگرون بێ ئاوی تەنجی پێ هەڵچنیون و هەر لەبەر ئەوەش مەڕ و ماڵات نابنەوە ناو گوندەکانیان و شەوانەش لە چیا و دەرەوەی گوندەکان ئەمێننەوە. نزیکەی 2 مانگە بە تانکەر و دەبە ئاو لە گوندەکانی دراوسەیان دێنن جار بەجاریش ئاو ئەکڕن بۆ ئەوەی ئاژەڵەکانیان لە تێنیەتی دانەخنچێن. ئەمە و جگەلەوەی کا گوندشینەکان خۆشیان بە زەحمەت ئاوی خواردنەوەیان دەست ئەکەوێت. سوارە محەممەد دانیشتووی گوندی تەڕەمارە بە 1964 وێت زیاتر لە 12 گوندی سنووری پیرەمەگرون بیرەکانیان وشی کردوواویش کە نزیکەی 1000 سەرمەڕ و بزنی هەیە لە ناوچیاکان ئەمێنێتەوە و ناگەڕێتەوە ناو گوندەکەی چونکە ئەڵێت ڕێگاکە زۆر دوورە لە گوند و ناتوانین هەموو ڕۆژێک بە بەردەوامی هات و چۆ بکەین. لە هەر لایەکی شەکرە شارەوە ئەڕۆی ناوێکی خۆش و ئەنتیکەت دێتە بەرگوێ و بە زاراوەی شیرینی هەولێریش ناوبانجی دەرکردووە. بنمونە کۆڵانی پاتاران یەکێک لە کۆرانەکانی ناوچەی پیشەسازی باشوور و چیرۆکی خۆی هەیە کە ئەو ناوەی لێنراوە. لە پیشەسازی باشوور کۆڵانێک هەیە تاکو نەڵی پاتار کەس نازانێت کوێ و لە ساڵی 1995 دروست کراوە و لە پێشوودا دوکاندارەکان لە سەرزەوی کەلوپەلەکانیان ئەفرۆشت لەسەر شەقامی مەخمور دواتر دوکانیان پێدرا بەڵام ناوەکەی هەر نەگۆڕا و هەر بە کۆڵانی پاتاران مایەوە. وەستا ئەوڵاڕەش خاوەنی یەکەم دوکانە لە کۆڵانی پاتاران بۆ 1964 ئەڵێت ئەم کۆڵانە شوێنی فەقیرانە بۆیە ئەو ناوەیان لێناوە. مەچینەی ئۆتۆمبیل لە شوێنەکانی ترگەر بە $1000 بێت لای ئێمە بە $500 تا لە نرخدا 150 جیاوازی هەیە. پێشتر دایانگوت بازاری دزان بەبێ ئەوەی هیچ شتێکی دزیاری لێبێت. ئەوەی دوکانداران و کاسبکارانی کۆنی کۆڵانەکە دەیگەڕنەوە تەنیا مەسەلەکە هەرزانیەکەیەتی و شوێنی فەقیرانە بۆ ئەوەی ئەو ناوەی بەدواداناندراوە. زانکۆ لاین بۆ خوێندکارە دەرسەکانی دەرەوەی ناوچەکانی ئیدارەی هەرێم کاراکرا. ئەمڕۆ
وەزارەتی خوێندنی باڵا ئەم کارەی کرد خوێندنی باڵای هەرێم ئەو کارەی بۆ ئەو خوێندکارانەی پۆلی دوانزەی ئامادەیی کرد کە ئەوانەی لەو قۆناغە دەرچوونە بتوانن لە ڕێی زانکۆلاینەوە لە پەیمانگا و لە زانکۆ پەیمانگاکانی هەرێم درێژە بە خوێندنیان بدەن دیارە لە کاتژمێر 12 نیوەڕۆی ئەمڕۆ وبسایتی زانکۆلاین کارا کراوە داوا لە هەموو ئەو خوێندکارانە کراوە ئەگەر ئەوەی خواستی خوێندنی هەیە لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان دەتوانێت ئەو فۆرمەی کە دانراوە پڕی بکاتەوە ئەو خوێندکارانە ئەگرێتەوە کە بەشی خوێندنی کوردیان لە ناوچەکانی با بڵێن دەرەوەی ئیدارەی هەرێم تەواو کردووە ئەتوانن سوودمەندی ئەم هەوڵەی وەزارەتی خوێندنی باڵای هەرێم بن وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا ئاماژەی بۆ ئەوە کردووەکە ئەگەر هەر کێشە و گرفتێکیشیان هەبێت لە ناو تۆمارکردنی یا خودپڕکردنەوەی فۆرمەکان ئەتوانن پەیوەندی بە لقی وەزارەتی خوێندنی باڵا یاخود نووسینگەی وەزارەتی خوێندنی باڵا لە کەرکووک بکەن بۆ ئەوەی چارەسەری کێشەکانیان بۆ بکرێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.